پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام پێشەوای ئەم ئوممەتە و هەڵگری ئەم بانگەواز و جیهادە بوو. خوای پەروەردگار بە ڕەحمەت و بەزەیی خۆی ئەم محەممەدە المستەفای عەلەیهی سەڵات وەسەلام بۆ هەموو خەڵکی سەرزەمین لە هەموو نەوەکانیان ناردبوو. ئەویش سەلامی خوای لێبێ سەرەتا هەموو عەرەبەکانی بۆ ئەم بانگەوازە خواییە بانگ کرد. اینجا هەموو خەڵکی بانگە کرد بۆ ئەو خێر و بەرەکەتەی لەم دینەدایە کە خێر و چاکەی دنیا و قیامەتی هەموو لایەکیانی پێوە بند. یەکەمین شتێک کە ئەو زاتە پاکە عەلەیهی سەڵات وەسەلام ئەو خەڵکەی بۆ بانگهێشت کرد خواپەرستی بوو، نوێژ و پاڕانەوە بوو، هانا بۆ خوای تاک و پاک بوو کە تەنها بۆ ئەو ببرێت و بەس. وەک خوای گەورە فەرمێ قل ئینەما ئەدعو ڕەبی وەلا ئوشریک به ئەحەدا، بڵێ من بەرەو لای خوا بانگەوازەکەم تا تەنها ئەو بپەرسترێت و شەریکی بۆ دانەنرێ. بەڵام مشریکەکان لەبەرەوەی ئەم بانگەوازە خواییە دژی بیر و باوەڕ و بتپەرستیەکەی ئەوان بوو، دژی بەرژەوەندی یا ساداڕشتنی ئەوان بوو، قبوڵیان نەکرد و زۆر سەخت دژی وەستانە، چونکە ئەو عەقیدە پوچەڵەی خۆیان کە لە بابووە پیرانی خۆیانەوە بۆیان مابەوە بەڕاسترە زانی. بۆیە ئەمەی پێغەمبەری نازداریان عەلەیهی سەڵات وەسەلام ئیستیعاب نەدەکرد. سەرباری ئەوەش خۆیان بە ژیر و خۆیان بیرتر و خاوەن هزرە زانی. ئەویان بە شێت و ساحر و سحر بازەسن لە کاتێکا کە هەر خۆشیان لە دەستپاکی و ڕەوشت بەرزیە ناویان لێ نابوو ڕاستگۆی دەستپاک. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە ئارام بوو، سەبرێکی زۆری لەسەر ئەو بەربەست و سەرسەختیانەی گرت، زۆر تەحملی ئەشکەنجە و ئازاری قوڕەیشی کرد، چکە خوای گەورە پێی فەرموو بوو فەصبر لحکمی ربک ولا تطع منهم آثما ئەو کەفورا، لەسەر فەرمانی خوای خۆت بە ئارام بە و جۆڕایەڵی هیچ تاوانبار و کافرێکیان نەکەی. ماوەی 13 ساڵ لە مەککە مایەوە و لەسەر بانگەوازی یەکخواناسی خۆی بەردەوام بوو، سەبرێکی زۆری کرد. زۆر لە یاوەرانی کۆچیان کرد بۆ حەبەشە بۆ مەدینە تا خۆشی تەشریفی بردە مەدینە و کۆمەڵگەی ئیسلامی یەکەمی ئەو دینەی لەوێ دامەزرا. دەسەڵاتێکی خواویستی لەسەر بنەماکانی داد و خۆشەویستی و یەکسانی پێکێنە. خوای گەورەش پێ بە پێ یارمەتی دەدا و پشتیوانی لێ ئەکرد. بەردەوام بەم قورئانە بۆ جیهاد و زانست و پێشکەوتن ئاڕاستەیە کرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم نامەی بۆ هەموو پاشا و دەسەڵاتدارانی ئەو سەردەمە نووسی، بۆ خواویستی بانگی کردن و بۆ خاوەن پەیامە ئاسمانیەکانی بەو شێوازە ئەنووسی کە خوای گەورە پێی فەرموو بوو قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. بڵێ ئەی خاوەن پەیامە ئاسمانیەکان، وەرن با لەسەر دید و تێڕوانینێکی هاوبەشی نێوانمان ڕێکەوین کە هیچ لایەکمان غەیری خوای گەورە نەپەرستین و شەریکی بۆ بڕیار نەدەین و کەسمان کەسی ترمان لە جێی خوای گەورەدا نەنین. واتە کەسمان پیاوی دینەکە لە مەسەلەکانی یاسا و ڕێسادانانی حەڵاڵ و حەرام ناساندنە نەخەینە پلەپایی خوای گەورە و ئەو مافەیان پێڕەوان نەبینین و بیان دەینێ کە یاسا و ڕێسادا ڕێژن پێچەوانەی دینی خۆ. پێغەمبەر صلی الله علیه وسلم دژی کافر و مشریکان جەنگا و بەسەریان ئەزاڵ بوو. بۆ خۆی عەلەیهی سەڵات وەسەلام لە 20 غەزادا بەشدار بوو، دەیان سەریە و مەفرەزەی لە یاوەر عەزیزەکانی خۆی بەم لاولایە بۆ بانگەواز و جیهاد نارد. سوپای پێکەوە ناو دوای خۆشی یاوەرە سەرکردە بە ڕێزەکانیشی زۆر لە گەلانی سەرزەویان ڕزگار کرد و پەیامی خواییان پێگەیاندن و سیستمی دادی خواویستیان بە واقعی نیشاندان و لە خاک و میلەتانە بۆیان پیادەکردن و تیایە نەمانەوە و وەچەونەوەی خۆشیان لەناو ئەو گەلانەیە توایە.